هەڵوێستەکە کردووە و ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، ڕووی لە عێراق کردووە، قەیرانێکی گشتگیرە. ئێمە وەکو کورد، وەکو هێز لایەنە سیاسیەکانی کوردستان چۆن بتوانین ڕۆبەڕووی ئەم قەیرانە ببینەوە. لە پێشی هەموو شتێکا پێویستە کورد و ئەم هێز لایەنە سیاسیانەی کە بەرپرسیارەتی ئەم قۆناغە مێژووەی کوردستانیان کردوتە ئەسۆ ناوماڵی خۆمان ڕێک بکەینەوە. بێگومان ئەم ئەرکەی هەڤاڵانی یەکێتی ئەرکێکی قورسە، چونکە ئەگەر پێشتر قەیرانی سیاسی هەبوو، ئەگەر داپۆکی سیاسی هەبوو، ئەگەر شەڕی ناوخۆ هەبووە، ڕەنگە لە نێوان دوو حیزبی سیاسی ئەچەند حیزبێکی سیاسیدا هەبوو بێ. بەڵام ئێستا قەیرانەکان قەیرانی حکومڕانیە، قەیرانە لە هەموو دەسەڵاتە گشتیەکانە ڕووی داوە، ئەوەی کە لە پەرلەمان، لە حکوومەت، لە نێوان هێز لایەنە سیاسیەکان، قەیرانی دارایی، قەیرانی متمانەی نێوان هێز لایەنە سیاسیەکان، قەیرانی خەڵک لەگەڵ دەسەڵاتی سیاسی، قەیرانی نێوان عێراق و هەرێمی کوردستان، ئەوانەی کە جەنابی کاک سعدی شارتی پێکرد، قەیرانی عێلاقاتی هەرێمی کوردستان و وڵاتانی هەرێمایەتی و وڵاتانی دەرەوە. ئەمانە هەموو قەزایی زۆر گرنگن. ئێمە پێمان وایە ئەو پەیامەیان، ئەو ڕسالەی کە هەڤاڵانی یەکێتی گەیاندویان کە هەردوو لایەنی کێشە لە بزرگترینەوەی گۆڕان و لە پارتی دیموکراتی کوردستان، پێمان وایە زۆر بە سەراحەت قسەیان لەگەڵ هەردوو لا دەکردووە. پرۆژەکەشیان پرۆژەی ئەوەیە کە ئەو بارودۆخەینەوەی کە هاتوۆتە پێشەوە، ئەو ڕیفۆرمەی کە پێویستە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێلاقاتی ئەحزابی سیاسی، پێمان وایە هەنگاوێکی گرنگە. ئێمە وەکو حیزبی شووعی کوردستان هەر لە سەرەتاوە باسی یەکڕێزی، باسی ڕێخستی ناوماڵی کورد و هەر لایەنێک هەڵسێت بە کارکردن لەسەر ئەم ئاراستەیە کە ئێستا هەڤاڵانی یەکێتی ئەم ئەرکەیان خۆتە ئەسوی خۆیان. ئێمە لای خۆمان وەکو حیزبی شووعی کوردستان پاڵپشتی تەواوی خۆمان ڕائەگەیەنین بۆ ئەوانە، بۆ هەر کەسێکی تر و بۆ هەر کەسایەتێکی سیاسی، بۆ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی، بۆ هەر کەسێک کە ئەم پەیامەی پێ دێمە وەکو حیزبی شووعی کوردستان بەشدارە بین و هاوکارە بین لە سەرکەوتنی پرۆژەکەیان. زمانە تۆرەمەگەی ڕوودا و پرسیارێک بۆ کاک سعدی، ئایا خاڵی جەوهەری کۆبوونەوە بەرچی بۆ ئەو خاڵانی ئەو کە دەوتان بە پارتی کوردستان گۆڕان چین خاڵی جەوهەری بچێکە لەگەڵ کوردستان کردووە و ئایا پرسیاری ئایا ئێوە بەنیەت لەگەڵ لایەنەکانی کۆبوونەوە دوای جارێ خاڵە جەوهەریەکانی کە لەو کۆبوونەوە باسمان کرد، ئەو خاڵانە نین کە ڕوودا و سێ ڕۆژی یەکەم باس کرد. ئەو بزانم واز لەوە نان دەمێ وە ڕاست خاڵەکان ئەوەیە کە بارودۆخێک لە هەرێمی کوردستان بێتەوە کایە کە بتوان لایەنەکان بەیەکەوە دابنیشن و هەروها لە تراچەوەی یاسا مامەڵە لەگەیەکسی بکەین بۆی بپڕژێنە سەر قەیرانەکان. بابە عەلی ئێستا لە قسەکانی فەرمووی ئێمە ئەگەر نەتوانین ماڵی خۆمان کۆ بکەین، ماڵی کوردی کۆ بکەین کە کلیلی دەرگا ئەموو دەرگا داخراوەکانە، چۆن دەتوانین کێشەمان لەگەڵ بەغدا کارکەین، چۆن دەتوانین شەڕی داعش بکەین، چۆن دەتوانین ئاوڕێک لە ڕۆژاوا و لە باکووری کوردستان بکەینەوە و چۆن دەتوانین کێشەی خەڵک حەلکەین ئەگەر کێشەی مەڕێک دەربێن حەڵ نەکەین. و ئەو خاڵە گرنگانە ئەکید لەسەر مێزی هەموو لایەک هەیە و کە گەیشتینە کۆتایی و دەستکردن بەکردەوە بەکار عەمەلیەکانی مەیدانیەکانی، ئەو کاتە ئەوا بەیەکەوە دادەنیشین یەکێک وەتان باسە. ئەوەی کە پەیوەندی بە سوالی دووەمتەوە هەیە لەگەڵ لایەنەکانی تر، لایەنەکانی تر ئەوەی کە دەمێنێتەوە ئێمە لەگەڵ دوستنەوەی ئیسلامی، لەگەڵ ئایندە، لەگەڵ سۆسیالیست، لەگەڵ حیزبە مەسیحیەکان، لەگەڵ حیزبە تورکمانەکان خۆ دەبینێ لەسەر ڕۆژدا. دەبوورە مەسەلەی ئیزافەیەکەوە خاڵی هاوبەشی جەوهەری نێوان لایەنەکان چێکە هەموو لایەن کۆدەکان کۆتایی هێنان بە ناکۆچی ناوخۆ بۆی بپڕژێنە سەر سەرکردنی قەیرانەکە. هەمویان وەکو یەک پەرۆشن. من نامەوێت لێرە باسی ئەو بکەم، دەتوانم بڵێم هەموو لایەک وەکو یەک پەرۆشن لەوەی کە ئیدارەی هەرێمی کوردستان بە پشتیوانێکی زیاتر بە یەکلاکردنەوەی کێشەکان و کۆتایی هێنان بە قەیرانەکان دەتوانین سەرکردن. کوردستان دەرام لە ئەوەکان دامەژە بۆ بۆچونەکان لێکردن ئەمە هێنانی پێشخۆڵەکان دەستی بکاتەوە پرسیاری بۆ کاک بابە عەلی بۆچونەکانی کوردستان پێشخۆڵ بۆ چارەسەرکردنیەکان هەوڵێکیان بە حەقیقەت بۆچونەکانمان زۆر لێک نزیک بوون، وەکو هەر لە قسەکانیش ماوتم ئەرکێکی زۆر قورسە و بە حەقیقەت ئەو دەرەنجامەی کە هەڤاڵانی یەکێتی پێگەیشتون دەرەنجامێکی دڵخۆشکەرە،
چونکە تجاوزی کۆمەڵێک ئایقی زۆر گەورەیان کردووە ئەو بەربەستانی کە لە بەردەم کۆبوونەوەی لایەنە سیاسیەکاندا هەبووە توانیوانە ڕۆڵێکی کاریگەر ببینن لەوەی کە بۆ نزیکبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و ئێمە گەشتین بۆی کە جهودەکانیان سەرکەوتووە بێت چونکە بە شێوەیەکی جدی و بە ڕاستگۆیانە لەگەڵ ئەم قەزەیەدا و دەیانوێت لە چوارچێوەی بەشەوەندی گشتی و سارسەی کێشەکان سەرێمە پێمان وایە سەرکەوتووە بن و حکوومەتیش خاڵشتیان لێکەیت بۆ هەموو ئەم جهودانەوە کەسێکی تر هەر لایەنێکی دیکەش بێت. من هەر ئیزافە بۆ بەشانی هاوڕێ زادا عەلی لەسەر مەسەلەی زود ئەکەیت هەموو لایەنەکان یعنی ئەوە نییە بڵێن کێشەکە بەس لە بینی برایانی پارتی و برایانی گۆڕان هەیە هەموو لایەک بە ئەندازەی خۆی گلەیی هەیە و ڕەخنەی هەیە ئێمە پێویستمان بە بەڵێ نوچەکانێن NRT دەسەلمێنن کۆبەر